سڵاتان لێ بێبینەرانی ئازیز خۆشحاڵم لە ئاڵلقەیەکی نوێ بەرنامەی هەنگاو بێ ئەوەی ئەزیز شاد دەبمەوە خۆشەویستان پرسی ئەم جاری هەنگاو لەسەر توندوتیژی خێزانی و بەتایبەت ئەنجامدانی توندوتیژی بەرامبەر ڕەگەزی مێینەیە ئێمە لێرەدا دەپرسین ئەنجامدانی توندوتیژی دژی ژنان لە چه ئاستێکدایە لە ئێستەی کوردستاندا و ئایا ئامارەکان چیمان پێ دەڵێن و ئایا لەگەڵ دەرچوونی یاسای بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزانی کە ئەمە یاساکەیەتی تا چەند هاوڵاتیان ئاگاداری ئەم یاسایەن ئەم پرسیارانە و چەندین پرسیاری تر لێرەدا دەوروژێنین لەگەڵمان بن. توندوتیژی خێزانی یەکێکە لە جۆرەکانی توندوتیژی بەگشتی و هەر لە کۆنەوە پیادەکراوە و بە پێی کات گۆڕانکاری بەسەردا هاتووە. کوردستانیش بەدەر نییە لەو توندوتیژیە و ڕۆژانە گوێبستی چەندین تاوان دەبین کە ئەنجام دەدرێت لەلایەن ڕەگەزی نێرەوە بەرامبەر بە ڕەگەزی مێ ڕاستەوخۆ بێت یان ناڕاستەوخۆ. بۆیە گرنگە بپرسین هۆکارەکانی ئەنجامدانی توندوتیژی چین و هاوڵاتیان چۆنی دەبینن. هۆکاری ئەوە گەڕێنمەوە بۆ دواکەوتنی کۆمەلگایەکمان هەیە وەعی نییە لەسەر یاساکان یاسای توندوتیژی بەرامبەر ئافرەتان بۆیە ئەرکی کەناڵەکانی ڕاگەیاندنە بە شێوەیەکی گشتی کە ڕوونکردنەوەی زیاتر بعد ڕوونکردنەوە بدا لەسەر پرۆژە یاساکە و وەماف و ئەرکی پیاوان لە کۆمەلگای ئێمەیە ڕوون کاتەوە چونکە لە کۆمەلگای ئەمە بتێونەتەوێت کۆمەلگایکی پیاو سالاریە ژن هیچ ئەهمێتێکی نییە لە کۆمەلگای ڕێزی تاوان بۆ هەموو ئافرەتێکی ئەم کۆمەلگایە بەڵام ئەوە حقیقەتێکە ناتوانانی هیچ کەسێ نەکۆڵی لێ بکات. گەڕێتەوە بۆ بوونی کەم تەرخەمی لە ڕێکخراوەکانە هەموو ڕێکخراوە زۆرانی کە کار ئەکەن بۆ ئافرەتان کارێکی وان نەکردووە کە بتوانن ینی توندوتیژی دژی ئافرەتان کەم بکەنەوە و دوای ئەوەش پیاو سالاری لەناو کۆمەلگای ئێمە تا ئێستاش هەر باوە و نەبوونی هۆشیاری خێزانی لەناو تاکەکانی کۆمەڵە و بوونی پەروەردەیەکی باش لەناو خێزانەکانە کە بتوانن دایک و باوک پەروەردەیەکی باش بکەن. توندوتیژیە گەڕێتەوە بۆ کۆمەلگەی خۆمان لەبەرەوەی هەر لە ئەوڵەوە کە هاتۆ بە سەخەتی هاتۆ هەبواە توندوتیژبی لەگەڵ ئافرەتە توندوتیژ نەبی باش نابێت لەگەڵێ ئەگەرێتەوە بۆ هۆکارەکەی. بەپێی ئاماری ماڵپەڕی بەڕێوەبەراتی گشتی توندوتیژی دژی ژنان لە ماوەی 8 مانگی 2012دا دەبینین کوشتن و خۆکوشتنی ژنان لە هەولێر 16 و لە سلێمانی 19 و لە دوهۆک 11 و لە گەرمیان 4 سوتاندن و خۆسوتاندنی ژنان لە هەمان ماوەدا لە هەولێر 119 لە سلێمانی 76 لە دوهۆک 49 لە گەرمیان 25 ئەشکەنجەدانی ژنان لە هەولێر 107 لە سلێمانی 570 لە دوهۆک نییە و لە گەرمیان 97 سکاڵای ژنان لە هەولێر 704 لە سلێمانی 581 لە دوهۆک 497 لە گەرمیان 150 دەستدرێژی سێکسی بۆ سەر ژنان لە هەولێر 19 و لە سلێمانی 64 لە دوهۆک 19 و لە گەرمیان 7 بگشتی هۆکارەکانی ئەنجامدانی توندوتیژی لەلایەن ڕەگەزی نێر بەرامبەر بە ڕەگەزی مێ چین. تا ڕادێک دەتوانم بڵم ئەوە ڕاستە کە بەڵێن ڕێژەی توندوتیژیەکان بەرامبەر بە ڕەگەزی مێینە لە ئێستادا لە زیادبوونایەوە لە ماوەی ڕابردووە چەندین کارەساتی ناخۆش بەرگوێی هەمومان کەوت دیارە ئەتوانم بڵێم کە ئەمە پەیوەندی بە چەند لایەنێکەوە هەیە پەیوەندی بە کۆمەڵێک هۆکارەوەیەک یەکێک لەوانە با بڵێن کەمی هۆشیاری لەناو کۆمەلگایە نەبوونی هۆشیارێکی تەواوە لەلایەن تاکەکانەوانەیە کە چۆن مامەڵە بکەن کە چۆن ڕۆژانە بتوانن مامەڵە لە ناو خێزانە بکەن و پێم وایە پێویستە لەسەر ڕێکخراوەکان و کە لە ڕێ ڕاگەیاندنەکانەوە لە ڕێی سەردانەوە هۆشیاری تەواو بدەێت بە تاک و بە کۆمەلگە و تەنها بۆ ژنان نەبێت وەکو هۆشیاریمان پێویستە بۆ ڕەگەزی نێرینە لە ئێستاە لەبەرەوەی کاتێککە تۆ ئەتەوێت کۆمەلگە بگۆڕی کاتێککە تۆ ئەتەوێت کە با بڵێن کۆمەلگە بەرەو ئاخارێکی باشتر بەری پێویست بۆیە هەردوو لە گفتوگوی لەگەڵ بکرێت پێویستی بەوەی کە با بڵێن مناقەشە بکەی لەگەڵ هەردوو لایە لەگەڵ هەردوو ڕەگەزا بۆ ئەوەی کە لەلایەن هەردووکیانەوە بتوانین چارەسەری کێشەکان بکەین نەک بە تەنها ژنان بە شێوەیەکی گشتی ئەگەڕێتەوە بۆ بەشی یەکەمی عادەت و تەقالید و عرفی کۆمەلگەی کوردەواری کە هەمیشە ئافرەت بە چاوێکی نزم یاخود بە چاوێکی کەمتر لە پیاو تەماشا ئەکرێ ئەمە وای لێ کردو ئافرەت خۆشی
هەز بە زۆعفەکە هەز بە کەم تواناییەکە لەبەرەوە لە کاتێکا تۆم و تیژی بەرامبەرەکرێت بە سادەی وەرەگرێ و بە ئاسانی وەریەگرێ و بە هیچ شێوەیە ناڕەزایی دەرنابڕێ بڵکۆڵێ بەشی خۆم وایە ئەبێ بەم شێوەیە تۆم و تیژیم بەرامبەر بکرێ جگە لەوە هەر لە پرۆسی پێگەیاندن و پەروەردەکردنی کۆمەڵایەتیەوە تاکەکان لەم کۆمەڵگەیە وا ڕائەهێنرێن کەوا یاخود لەسەر شێوازێک پەروەردە ئەکرێن و پێ ئەگەیەنرێن کەوا جیاوازیەکی جەندەری هەبێ لە نێوان کوڕ و کچە هەر لە مناڵی و مثل مناڵێکی کوڕ سیرەکەین دەسەڵاتێکی زیاتری پێ ئێرێ وەک لە مناڵێکی کچ ئەم دەسەڵاتی زیاترە و نابێ کچەکە لە ڕوویا وەرگەڕێتەوە و نابێ بە هیچ شێوەیە لە ڕێنمایەکانی براکەی دەرچێ و هاکەدا بەنسبەت هەردوو هاوسەرەکەشەوە سیرەکەین هەمیشە پیا و زیاتر دەسەڵاتی هەیە لە خێزانەکانە وەک ژن بەڵکو ژن زیاتر ملکەچترە بۆ فەرمایشتەکانی مێردەکەی بێگومان کە مناڵێک لەناو ئەم تموتیژیە خێزانیا چاو بکاتەوە خۆشی بەو شێوەیە مامەڵەی لەگەڵ کرێ دوجار کە گەورە ئەبێ ئەم مناڵش تموتیژی بەرامبەر ئافرەتەکاتەوە ئەبینێ دایکی خوشکەکەی بە هەمان شێوەیە و مەشروعەتیشی راوەتیەکەوە تموتیژی بەرامبەر بکرێ و خۆشمانە زین هەمیشە تموتیژی بەرهەمەهێنێتەوانێ یاردەیەکی کۆمەڵایەتی یعنی بنج و بناوانی لەناو کۆمەڵگەی ئێمە داکوتیەوە بووە بە بەشێک لە پێکهاتەی وشیاری کۆمەڵایەتی ئەم کۆمەڵگەیە بۆ بە کللتور ئێستا ئەمە پێڵێن نواندنی کللتوری تموتیژی بۆ بە کللتورێک تموتیژی لە کۆمەڵگەی ئێمە و کارکردن بۆ بەرەنگاربوونەوەی ئەم کللتورە کاری زۆرەوێ ئێمە ئەبێ لەسەر هەموو ئتیجاهەکان ئیشکەین ئەو تونوتیژیە بەشێکی ئەگەڕێتەوە بۆ سروشتی ئەو جۆرە کەسانە خۆیان ئەو جۆرە کەسانە لەوانەیە ئەگەر مدیریش بێت لە فەرمانگەیەک هەر توندوتیژ بێت لەوانەیە ئەگەر لە خوێندنگایەک بێ هەر بە هەمان شێوە توندوتیژ بێت لەوانێت لەگەڵ هاوڕەکانی وابێ کاتێکە لەگەڵ خێزانیشی معلومە ئەو توندوتیژیە ئەو تەبیعەتەی خۆی ڕەنگەیاتەوە لەگەڵ ئەو کەسانی کە لەگەڵی ئەژین لە تەعاملکردنی لەگەڵ ئەو کەسانەیە کە لەگەڵی ئەژین لە دەوروبەری لەبەرەوە بەشێک هەگەڕێتەوە بۆ خۆیان پێویستە ئەوانە بچنەوە بە خۆیانە مڕاجعەی خۆیان بکەن کە ئەو توندوتیژیە ئەو تووڕەبوونە ئەو هەڵچوونە هەڵەیە زەرەر و زیان بە چواردەور ئەگەێنێ خەڵکی دەوری لێی بێزار ئەبن و ئەبێتە زوڵمکردن لە خەڵکی دەوروبەری خۆی ئەو زوڵمە ئەگەر لە دنیا محاسبە نەکرێت ئەبێ بزانێت کە ئەمە عەبدی خوایە و ئەگەڕێتەوە بۆ حزوری خاو لە ڕۆژی قیامەتە محاسبە ئەکرێت توندوتیژیانێکەوە ئەکرێت بەشێکی گەڕێتەوە بە سروشتی ئەو خەڵکە بۆ تێنەگەشتنیان لە دین ئەگەر کەسێک ئەمە وابزانێ هۆکارەکەی دینی ئیسلامە دینی ئیسلام توندوتیژی بە دروست زانی و یاخود خەڵکی هەندا بۆ توندوتیژی بەڕاستی ئەمە هەڵەیە زوڵمە بە ناوی دینی ئیسلامەوە بوترێ ئێمە یاساکەمان خستە بەرچاوی هاوڵاتیان تا بزانین تا چەند هاوڵاتیان ئاگاداری ئەو یاسایە و مادەکانی نێو یاساکەن ئەگەر ئاگادار نین هۆکارەکەی بۆچی دەگەڕێتەوە من ئاگادار نیم هەرکی هەموو دام و دەستگایەکە کەسەر بە ئافرەتان بێ کە ئەو یاسایە ڕوون کاتەوە بۆ سەرجەم چینەکانی کۆمەلگا سەرجەم تاکێکی کۆمەلگا ئەو لەو یاسایە ئاگادار بێت چونکە هەر یاسایەک دەرەکرێت لە هەر کۆمەلگایەک و لە هەر جێگایەک و لە هەر وڵاتێکا بێ پێویستی بە شیکردنەوە و وردبینی و پێویستی بە ڕوونکردنەوەیە ناساندنی یاساکەیە ئەگەر نەناسیانرێت بەڕاستی من نەزانم سزای من چییە کە لەگەڵ خێزانەکەمدا خراپ من بەڕاستی سزاکەم چی بێ ناتوانم بە شێوەیەکی باشم لەگەڵ خێزانەکەمانەوە ئەو یاساییکە تۆ باسیکە من ئەمە لە تۆ بیسم ئاگادار نیم کە ئەو کتێبە دەرچووە دوایەوە ئەو کەسانی کە ئەو کتێبیان دەرکردو ئەوان بەرپرسیارن لەبەرەوە بێ لە دەستگای ئەلامیەکانەوە ئەوە ڕکلامی بۆ بکرێ بۆی هاوڵاتی ئاگادار بێ کە ئەو کتێبە لەسەر چی دەرچی و چی یاسایەکی تایە ئاگاداریم نازم لەوانەیە وەکو خەبەرێک بیست بێتمان لە دەستگاکانی ڕاگەاندن بەڵام وەکو چونە ناو یاساکە و بینینی بڕگەکانی و قوڵبوونەوەتیای ئاگادار نیم ئەو دەستگایانەی کە بەرپرسن لە بڵاوبوونەوە و لە گەیاندنی ئەو بڕگە و بابەتانە بۆ ناو خەڵک بۆ ناو خێزان و بۆ ناو شوێنەکان کۆمەڵێ شوێنن کۆمەڵ مؤسسەن یان لەوانە کاروباری کۆمەڵایەتی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی ڕەنگە بتوانن کارێکی لەو شێوە بێن یان ئەرکیشیان بێ بەڕاستی یان ڕێکخراوەکانی تایبەت بە ژنان ڕێکخراوەکانی تایبەت مای فێ مرۆڤ و ئەوانی تر دەستگاکانی پەروەردە و خوێندن و ئەوانە هەموو ئەتوان ڕۆڵیان هەبێ لە گەیاندنی ئەو بڕگە و بابەتانە بۆ ناو مجتەمع بۆ ناو خێزان بە پێویستمان زانی ئەو پرسیارە ئاراستی ئەو کەس و لایەنانە بکەین کە جێدەستیان دیارە لە دانانی ئەو یاسایەدا تا بزانین بۆچی هاوڵاتیان ئاگاداری دەرچوونی ئەو یاسایە نین پێویست نەبوو ئەو یاسایە بە هاوڵاتیان بناسێنن
بێگومان ئیشی ڕێکخراوەکانە ڕێکخراوەکانی ژنانە و ئیشی حکوومەتیشە بە دەرەجەیەک ڕاستە ڕێکخراوەکان بەرپرسن لەوە بەڵام حکوومەتیش بەرپرسە ئەوە ئەویش کاری جددی خۆی هەبێ بۆ بەداچوون و بۆ با بڵین پێدانی هۆشیاری و وعیکردنەوەی هاوڵاتیان لەسەر ئەو یاسایە بەڵام پێم وایە ڕێکخراوەکان دەوریان هەبووە بۆ نمونە ئێمە وەکو ڕێکخراوی هاریکاری یاسایی ژنان کە ڕێکخراوێکی نماوەیەکە دامەزرێنەوە کاری ئێستەی ئێمە تایبەتە بە جێبەجێکردنی یاسای توندوتیژەی خێزانی کارمان کردووە لەو ڕێی کە باڵێن یاساکەمان کردووە بە نامیلکە و بڵاومان کردوێتەوانێت لە چەندین شوێنی گشتیاوە ئێمە وەک ڕێکخراوەکەی خۆمان زیاد لە 12,000 کۆپیمان بڵاو کردوێتەوە تا ئێستا بەڵام بۆ کوردستان ئەمە کافی نییە. خەڵکی ئێمە لە کوردستانان تێناگات کە دەقێکی یاساییمان هەیە لە دەستور و لە قانونی عێراقا ئەڵێ هیچ مرۆڤێک نابێ بڵێ شارەزای یاسایەک نیم یعنی ئەوە بەرپرسیارەتی مرۆڤەکانە بە دەرەجە یەکەم کە شارەزای هەموو یاساکان بن چونکە کاتێک کە تۆ هەڵەیەک ئەەکەی ئێستا من بە نمونە بێنمەوە تا ساڵی پارە تا 2011 خەتەنەکردنی کچان سونەتێک بووە بەڵام ئێستا تاوانە هەر بۆیە خەڵک ئەبێ بزانێت و ئەرکی مؤسسەکانە ئەرکی دەوڵەتە کە ئەم یاسایە فەراهەم کات یعنی بە هەموو شوێنەکانە بڵای بکاتەوە بەڵام ئەوە زۆرێکە لە ناهۆشیاری و ینی با بڵێن گرنگی نەدانی خەڵکی ئێمە بە یاسا چونکە یاسان نەبووتە بەشێک لە کەلتور. ئەگەر بەراوردێک لە نێوان توندوتیژی دژی ژنان لە نێوان ساڵی 2011 و 2012دا بکەین دەبینین ڕێژەی سووتاندن و خۆسووتاندنی ژنان لە 2011دا لە هەولێر 86 بووە بەڵام لە 2012دا بۆتە 190دا. ڕێژەی ئەشکەنجەی ژنان لە سلێمانی لە 2011دا 470 بووە بەڵام لە 2012دا بۆ بە 570. ڕێژەی ئەشکەنجەی ژنان لە گەرمیان لە 2011دا 77 بووە بەڵام لە 2012دا بووە بە 97. ڕێژەی سکاڵای ژنان لە سلێمانی لە 2011دا 485 بووە بەڵام لە 2012دا بووە بە 581. جێی خۆیەتی ئەگەر بپرسین بۆچی لەگەڵ زۆری ڕێکخراوەکان و دەرچوونی یاسای بەرەنگاربوونەوەی توندوتیژی کەچی ئامارەکان لە هەڵکشاندان. ئەبێ هەوڵ بین ئەو ژنانی کە توندوتیژیان بەرامبەرەکرێت داڵدەیان بین لە هەمان کاتە تێیان بگەینین چۆن مامەڵە بکەن لەگەڵ بەرامبەرە بۆی بتوانن ئەو توندوتیژیانە چارەسەرکەن. زۆر جار چارەسەرەکرێت بە دوورخستنەوەی ئافرەت لە خێزانەکەی و بە جیابوونەوەی لە هاوسەرەکەی و بە تێکگانی خێزانێک بەس ئەمە چارەسەر نییە ئێمە چارەسەرمان نەکرد ئێمە بێ ڕەگەزی بەرامبەریش لەگەڵ یا وشیارکەینەوە ئەویش ئاشنا بێت نەک بە مافەکانی ژن بە مافەکانی خۆی. ئایا مافی ئەو تا چه حەدێکە ئەرکەکانی تا چه حەدێکە من بەرامبەر ئەرکەکانم ماف وەرەگرم نابێت داوای مافێ بکەم زیاتر بێ لە ئەرکەکانی خۆم. ئەم ڕەوای لێ هاتووە ئافرەت هیچ مافێکی نییە بەرامبەر ئەوە پیاوان زیاد لە ئەرکەکانی خۆیان مافیان پەیراوە کە ئەمە قبول ناکرێ ئەبێ ئەمە تێیان بگەێنین. ئەمە شیعار نییە من هەر بڵێم ئەبێ دژایەتی توندوتیژی بکەم ئەبێ لە بناغەوە کاری بۆ بکەم سەر تاسەری تاکەکان بە جیاوازی هەردوو ڕەگەزەوە بناسیێن ڕێن بە مافەکانیان و بە حدودی مافەکانیان و بە ئەرکەکانیان. لەو کاتە هەر کەسێک بەرامبەر ئەرکەکەی مافی خۆی وەرگر توندوتیژی خۆی وەردە لە ناوەچێ. تۆ ژنێک وەشارەکەی تۆ لەسەر مافەکانی بەڵام ئەو لە خێزانە سەرەتاییترین مافی نیە. ینی ئەمە ڕەنگە هەندێجار هەندێک بەریەکەوتن دروستەکە کە ئەبێ هەر هەش بێت بەڵام کاتێک کە تۆ موئەسساتت نییە ینی یاسا ئەو یاسایە تەنها وەک حاڵەتێک بۆ ڕووکەشی دەرەوە بۆ ئەوی پیشانی هەموو دنیای دەرەوەی بین کە ئێمە وڵاتێکی پێشکەوتوین دژی توندوتیژین و یاسایەک دەرەکەین بەڵام کاتێک کە دێتە سەر جێبەجێکردنی ئەو یاسایە دەبینیت بۆ جێبەجێکردنی هەر بەندێ هەر فەقەرەیە هەر مادەیەکی هەزاران کۆسپی مادی هەیە بربەستی کۆمەڵایەتی هەیە بربەستی ئاینی هەیە کە تۆ ناتوانانی یەک حرەکە بجوڵیت لە هەمووشی گەورەتر ئەو بربەستە کەلتوری و کۆمەڵایەتیە کە لای ئێمە کە ینی تۆ وادا ئەنێت کە ژن کۆیلەی پیاوە ینی وای وەسفەکات وە خێزان مناڵ کۆیلەی خێزانە ینی ئەم یاسایە هەوڵەکە بۆ نێشتنی ئەو جۆرە کۆیلایەتیانە کواڵەتی ڕێکخراوەکانیش ڕۆڵ ئەبینێت بەڵام ڕێکخراو ینی من پێم وتی کاتێک کە تۆ ڕێکخراوت ئەبێ و کاتێک کۆمەڵگەی مەدەنیت ئەبێ ئەمە دەلیلە لەسەر بارودۆخێکی تەندروست ئەمە لە حاڵەتی ناتەندروستی کۆمەڵگەی خۆمانە ڕێکخراومان نەبووە ئەمە دلیلە لەسەرەوەی کە ئێمە بەرەو بارودۆخێکی تەندروستە ڕۆین کە ڕێکخراوە بێت بەڵام دواتە ئەم ڕێکخراوانە چۆنی شەکەن ئەوە ژێگەی پرسیارە ینی
پەروەردەی ئەم ڕێکخراوانە بەشێکە لە پەروەردەی ئەم کۆمەڵگەیە ئەو یاسای ئەم ڕێکخراوانە ئیشی پێکەن بەشێکە لەو یاسایی کە لە سیستەمی کوردستانە هەیە بودجە هەر بەشێکە لەوەوە سیستەمی سیاسی هەر ئەو سیستەمەیە کە ئەم ڕێکخراوانە دروستەکە هەر بۆیە ڕێکخراو ناتوانێت ینی ئەو ڕێکخراوە لە مەریخ ئیش ناکات لە کوردستانە ئیشەکات و ئەوە هەموو توانا و قابلیەتی ئەوە کە ئەتوانێت هەندێک فریاگوزاری سەرەتایی و هەندێک هۆشیاری بدات بەڵام کاتێک دێتە سەر پرسە گەورەکانی کە ئەوش بە هەمان شێوە دەستەوسانە پێم وایە ڕێکخراوەکان کاریان کردووە و کاری جدی کراوە بۆ ئەوەی کە توندوتیژی کەم بکرێتەوە بۆ ئەوەی کە تێگەیشتن یەکسانی هەبێت لە نێوان هەردوو ڕێگەزا و لە نێوان خێزانە بەڵام ئەوانی کە کاری جدیە کەمن و بە پەنجەی دەست ئەژمێرێن و پێم وایە ڕێکخراوەکان هەوڵێکی زۆریان ناوە بۆ ئەوەی کە کاری جدی بکەن بۆ ئەوەی کە با بڵێن جێدەستیان دیار بێت. یاسای ژمارە 8 ساڵی 2011 ساڵێک و 3 مانگە تێپەڕ بووە بەسەر دەرچوونیدا و چەندین مادەی لە خۆ گرتووە کە دەبێت جێبەجێ بکرێت. ئایا ئەو یاسایە وەک خۆی جێبەجێ کراوە؟ کێشەکانی بەردەم جێبەجێکردنی چین؟ یاساکە بڕیاری با بڵێن دەرچوونی بۆ دراوە یاساکە دەرچوو لەو کاتەوە تا با بڵێن فترەیەکی کەمتر پێش ئێستا یاساکە ئەو دەورەی نەبوو جێبەجێ نەئەکرا چەندین کەم و کۆڕی و کێشە هەبوو لەبەردەم جێبەجێکردنی یاساکەیە کە یەکێک لەوانە بۆ نمونە نەبوونی دادگایەکی تایبەتمەندە بە جێبەجێکردنی یاساکە کە وەکو لە فەقەرەیەکی یاساکەدا باز لەوە ئەکات کە ئەبوو ئەم یاسایە دادگایەکی تایبەت بە خۆی هەبێت و حاکمێکی تایبەت و لە کۆڵەرێک تایبەت بە خۆی هەبێەوە لیژنەیەکی ئاشتاوایی دروست بکرێت بۆ ئەوەی کە پێویست بکات ئەو لیژنەیە کەیسەکان ببینێت پێش ئەوەی کە هەر بڕیارێک بدرێت هەموو ئەمانە کەم کۆڕین کە هێشتا نەکراوە و پێویست بوو لە زووترین کاتا بکرێت بۆ ئەوەی کە هۆکارێک بێ بۆ کەمکردنەوەی توندوتیژەکان لەناو کۆمەڵگەیە بەڵام با بڵێن کەم تەرخەمی لە حکوومەتە با بڵێن بێئاگایی حکوومەت لەوەی کە یاساکە وەکو خۆی جێبەجێ ناکرێت نەبوونی بە دووادا چوونی تەواو بۆ جێبەجێکردنی یاساکە هەروەکو بەهۆی ئەوەی کە ئێمە کارمان لەسەر یاسایە لە ماوەی پێشوە سەردانی دادگامان کردووە چەند جارێک لەسەرەوەی ئاگادار بین ئایا چۆن جێبەجێکرێ بینیمان کە ئەم یاسایە وەکو خۆی جێبەجێ ناکرێت لە ناو دادگای سلێمانی و لە ناو دادگای هەولێرە لە ژوورێکە لە شوێنێکە کە سەر ئەوەی کە حاکمەکە کێشەی تر ئەبینێت کێشەکانی تایبەت بەم یاسایەشی ئەبینی ئیشی لەم یاسایەش ئەکرد یعنی حاکمەکە با بڵێن دوو ئیشی هەبوو تایبەت نەکرابوو مختاز نەکرابوو بە جێبەجێکردنی ئەم یاسای لە کاتێکە ئەم یاسایە کەیسێکی زۆر هەیە کە پێویستی بەوەیە لەڕێ ئەم یاسایە چارەسەر کرێت پێویستی بەوەیە کە ئەم یاسایە شوێنی تایبەت و ئەو بەرگەمادانەی کە تایە هاتووە جێبەجێ بکرێت تەنها بە دەرچوونی ئەم یاسایە هەرێمی کوردستان ئەبێتە نمونەیەک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و قاڕێ ئاسیا ینی ئەوە هیچ مجاملەیەکی تیان نیە و هیوادارم ئەمەش قەتع نەکرێت بەڵام جێبەجێکردنی ئەم یاسایە جێبەجێکردنی لە 130 ئەم یاسایە لە ماوەی 10 ساڵی کە هەرێمی کوردستانەکە بە وڵاتێکی پێشکەوتوی وەکو سوید چەند دەکراوە من پێم وایە هێشتا لەژێر سفرەوەین ینی هێشتا کە ئێمە ئەگەر پلەی بۆ دابنین لە سفرەوە بۆ 100 ئێمە لە سفراین چکە هێشتا کە ئەو دادگایە تازەدا ئەمەزرێت دەستگاکانی پۆلیس تازەدا ئەمەزرێت شەڵتەری کافیمان نییە ینی بۆ ئەم یاسایە پێویست بە دامەزانی کۆمەڵە موئەسساتە کە ئێستا لە هەرێمی کوردستانە ڕەنگە هێشتا هۆشیاریش نەبێ بەرامبەر بەو موئەسساتانە هێشتا ئێمە خەڵکی وامان نەبێ ئەو موئەسساتانە بەڕێوە بات هەر بۆیە تۆ ئەو یاسایە بەچی جێبەجێیەکەی ئەمە قۆناغێکی زەمەنی درێژی ئەوێت وە ئەوەی پێی وابێت ئەو یاسایی جێبەجێکردن پێم وایە هەڵەیەکی زۆر گەورەکات ئێستا دادگای تایبەتمەند هەیە و دادوەری تایبەتمەندمان هەیە و لێکۆڵەرەوەی تایبەتمەندمان هەیە لە ناو محکەمە کە یاسای توندوتیژی خێزانی جێبەجێ ئەەکەن بەڵام بە هەمان شێوە تا ئێستا لیژنەکەمان پێک نهاتووە و تا ئێستا کە ئەڵێن لێکۆڵەرەوەی ژنمان هەیە یاخود لێکۆڵەرەوە مەرج نییە کە تۆ هەموو لێکۆڵەکانمان ئافرەت بێنە ناو محکەمە چونکە تۆ ئێمە باس لە یاسای توندوتیژی خێزانیەکەین باس لە یاسای توندوتیژی دژی ئافرەت ناکەین یعنی ئێمە پێویستمان بۆیە هەردوو ڕەکەزەکە وجودی هەبێت لە ناو محکەمە بەڵام ئەوەی کە ئێمە تێبینیمان کردووە بۆ ئەم دادگا تازەی کە دانراوە وەکە دادوەری تایبەتمەندی هەیە ئەو دادوەرە ئێستا بەس کێشەکانی توندوتیژی خێزانی ئەبینێ بەڵام ئەوەی سێرمان کردو ینی لە ئاستمۆحی ئەمانەیە لەبەرەوەی لە کێشەی توندوتیژی خێزانیە ئەبێ لێکۆڵینەوەکان بۆ پڕی نهێنیەوە بێ بەڵام سێرەکەن ئێستا لە ژوورێکی بچووکە و سێ لێکۆڵەرەوە دانراوە لە کاتە لێکۆڵینەوە لەگەڵ سێ کەیس ئەەکەن لەم کاتە هیچ نهێنیەک پارێزراو نییە
ئەمە هەر لە مەرحەڵەی تاقیقەکەمانە بێزگەوەی کە دەچێتە بەردەم حاکم کێشەکانەکە خۆی هەرماوەتەوە لە بەرەوەی لیژنەکەمان پێک نەهێنراوە لە بەرەوەی کێشەکان هەر بە هەڵپەرە سێراوی ماونەتەوە لە بینی بنکەکان و دادگایە. یەکێک لە مادەکانی نێو یاساکە کە پێویستە جێبەجێ بکرێت دروستکردنی لیژنەی ئاشتەوایی و دانانی لێکۆڵەری ژنە لە بنکەی پۆلیسەکاندا کە ئەمە ڕۆڵێکی زۆر دەبینێت لە یەکلاکردنەوەی سکاڵای هاوڵاتیان تا چەند بە دووەداچوون کراوە بۆ فەرەهەمکردنی. ئەمە بە دووەداچوونمان بۆ کردووە لە سەرەتای کارەکانمانەوە چونکە لە بەرەوەی گەپی یاساکە پێکێنانی لیژنەی ئاشتەواییەکە یەکێکە لە ڕوکمە سەرەکیەکاندا یاسایەکە لە بەرەوەی ئەگەر بێت ئەو لیژنەیە پێک نێنرێ ئەو کێشانی کە ئەچێتە بەردەم دادگاوە لەوانەوە دوایی پێشەوەی کە ئیحالە بکرێ بۆ لای محکەمەی تایبەتمەند بێ بۆ لیژنەیە تێپەڕێ ئەوەی کە تا ئێستا ئێمە تێبینیمان کردووە تا ئێستا لیژنەکە پێک نەهێنراوە بەپێی یاساکە ئەبێ فەرمانبەری ژن لە بنکەکانی پۆلیستا هەبێ بەڵام ئەوەی کە ئێمە تێبینیمان کردووە تا ئێستا فەرمانبەری ژن لە بنکەکانی پۆلیسا کە ئەڵێن فەرمانبەری ژن واتە لێکۆڵەرەوەی ژن لێکۆڵەرەوەی ئافرەتمان هەبێت لە بنکەکانی پۆلیسا تا ئێستا ئەوەشمان نییە و لە جوابی ئەوەی کە بۆچی نیمانە بەشێکی زۆریان ئەڵێن ئەوانی کە پلەی لێکۆڵەرەوەیان پێ ئەدرێ ینی زیاتر پیاوەکانن لە بەرەوەی ژنەکان خۆیان هەم مەبەستیان نییە و کاتێکیش کە ئەبنە لێکۆڵەرەوەیەکی ژن لە جێتی ئەوەی کە لە بنکێکی پۆلیسا کارەکانی خۆیان ئەنجام بن زیاتر بیر لە داوائیرەکانی ترەکەنەوە کاتێک تۆ یاسایەک جێبەجێ ئەەکەی ئەبێ پێشتر زمینە سازێکی باشی بۆ بکەی ئەبوو پێش دەرچواندنی ئەم یاسایە بیر لەوانە بکرێتەوانەیە مادەم ئەم شتانە لەم یاسایە هەیە ئەبێ کار بۆ بکرایە کە لێکۆڵەرەوەی ژن ئامادە بکرێ و لە بنکەکانی پۆلیسا و بنکەکانی پۆلیسا بەلانی کەمەوانە بەلانی کەمەوە هەموو بنکێکی پۆلیس لێکۆڵەرەوەیەکی ئافرەتی تێدا پایە بێگومان لە کاتی بوونی هەر پرسێکدا کە ببێتەمایی زیانگەیاندن بە تاکەکانی کۆمەڵ پێویستە چارەسەری بۆ بدۆزرێتەوە بۆیە ئێمەش لێرەدا دەپرسین چۆن بتوانرێت ئەنجامدانی توندوتیژی کەم بکرێتەوە. چارەسەری ئەوەیە سەرەتا بە گفتوگۆ بە هەوڵدان بە قەناعەت پێکردن ئەو کوڕی بۆ نمونە خراپترین حاڵەت کەەوە ئافرەت توندوتیژی لە بەرامبەری بکرێت حتا بگاتە دەرەجەی کوشتن مەسەلەی خیانەت و مەسایلی ئەخلاقیە کە گومانیتیانە حتا بگاتە ئەو دەرەجەیش بۆ پیاو دروست نییە کە ئافرەتەکە بکوژێت و ئەو کوشتنە لەو حاڵەتەیە بە قەتڵدا ئەنێ بە ڕشتنی خوێنێکی حرامدا ئەنرێت کە ئەو کەسە دوایی لەسەری زۆر تاوانبارە بێ بەڵێ ئەو کارە حرامە و قەدەغە کراوە و ڕێگە و سنووری خۆی بۆ دانراوە لە شریعەتی ئیسلامە و حەدی خۆی و عقوبەی خۆیە بەڵام بەو شێوازە نییە کار کەسێ لەلایەن خۆیەوە هەستی و ئەو کەسە بکوژێتەوە لەبەر ئەوە پێویستە سەرەتا بە ئامۆژگاریکردن بە نەسیحەت حتا پێویستە لەسەر ئەو جۆرە خێزانانە کە ئەویان بەسەرا دێ هەوڵ دەمزان ئەو کچە دڵی بەکێوەیە ئەگەر ئەو کەسە بدۆزنەوە پەیوەندی لەگەڵا بکەن ئەو کەسە بڵێ مادەم دڵت بەو کچەوەیە وەرە بە شێوازی شەرعی بیخوازە با بێتە خێزانت بەو شێوازە ئەو وشیلەی کۆتایی پێ بهێنن چونکە ئێستا بە کوشتن خۆیان گوناهبارە بن وەلایەن تریشەوە خەڵکەکەیش هەمووی پیان ئەزانێکەوە کچەکان کوژراوە لەسەر شتێکی ئاوە لە کاتێک ئەوان لەبەرەوەی ئابڕویان نەچێت لەناو عەرەبا پێڵێن غەسل العار هەندێکیان ئەڵێن العار لا يغسله إلا الدم هەندێکیان ئەڵێن ئەو عارە کە بەسەر ئینسانە دێت تەنها خوێن ئەیشۆرێتەوە ئەنە ناشۆرێتەوە بەڵام لە هەمان کاتا بە عکسەوە وان پێی عەبدارە بن چونکە ئەوەشی نەیزانی بێت کە ئەو ئافرەتە شتێکی هەڵی کردو بەهۆی ئەوە کە کوژن هەمووی پێزانێت ئەگەر مسلمانان وەکو چۆن کاتێک کە معاملەیەکی مادی ئەکا مەسەرەن ئێوە سیارێ بکرە بە قست بەڵام گومانی هەیە لەوە ئایا ئەمە حرامە یان نادێت پرسیار لە مامۆستایەکی ئاینی ئەکات مامۆستا بۆی ڕوون ئەکاتەوە ئەگەر لەگەڵ هەڵسوکەوتی لەگەڵ خێزانی یا کاتێک کە هەڵەیەک ڕوەدا لەلایەن کەسێک لە ئەندامەکانی خێزانی خۆی کچی یا هاوسەری یا هەر کەسێکی تر ئەگەر بێت پرس بە مامۆستایەکی ئاینی بکە بە هەمان شێوە وەکو لە مەسەلەی کڕین و فرۆشتن و ڕیبا و وەرگرتنی عەقار و کڕینی سیارە و هەر شتێکی تر چۆن پرسیارەکە ئەگەر پرسیار لە ئێمە بکە و پرسیار لە مامۆستایانی ئاینی بکە ئێمە بە شێوازێک ڕێگەی بۆ دائنین ئەوەی کەوا ئافرەتان خۆیان پێی رازین ئەوەی ئافرەتان خۆیان ئاواتی لێ ئەخوازن و داکۆکی لەسەر ئەکەن ئەڵێن مافی ئێمەیە ئەوەی کەوا ڕێکخراوەکانی مافی ژنان باسی ئەکەن و داوایەکەن ئێمە بە هەمان شێوە وەکو ئەوان لەوانی شاکتر وەڵامی دەینەوە نەخشەی بۆ بکێشم بۆ ئەوەی کەوا بتوانم گەشە بە کۆمەلگا بم کۆمەلگە وشیار کەمەوە لەسەر هەندێ حاڵەت وەکوتم مەسەن بۆ نمونە ناساندنی تاکان بە ماف و ئەرکەکانیان لەسەر بنەمای عیلاجی واتە بتوانم چارەسەری ئەوانە بکەم کە بەرەنگاری توموتیژی بوونەتەوە چۆن چارەسەری ئەو تاکانە بکەم ئەوانەمووی کەیسن مەڵگە لەسەر هەردوو ڕەگەز دامەزراوە پیاویش و ژنیش ئێمە ئەگەر تەنها ئیشمان لەسەر ژن کرد هیچمان بە هیچ نەکرد
چونکە بە دووادارچوون و بەرەنگاربوونەوەی تڵ و تیژی دژ بە ژنان دژایەتیکردنی پیاو نییە چونکە پیاو ڕگەزێکە لەگەڵ تاژی ئەبێ پەیوەندی کۆمەڵایەتەکان و هاوبەندی کۆمەڵایەتەکان لەگەڵیا بەهێز بێ کەواتە بێت لەسەر هەردوو ئاستەکە ئیش بکەین ژن ئیش بکە بۆ ژن بەس دژایەتی پیاو مەکە چکە پیاویش هاوسەرتە براتە مێرتە باوکتە کەواتە لەسەر هەردوو ئاستەکە ئەبێ ئیشکەین هەموو شیارکردنەوەی پیاوان هەموو شیارکردنەوەی ژنان. لە کۆتاییدا پێویستە ئەوە بڵین دەکرێت بۆ هەر کێشەیەک ئەگەر نەشکرێت بنەبەر بکرێت چارەسەری هەبێت بۆ کەمکردنەوەی چونکە تەندروستی تاک خێزانێکی تەندروست و دواتریش کۆمەڵگەیەکی تەندروستی بەدوادادێت. خۆشەویستان هەنگاوی ئەم جارەمان کۆتایی هات تا هەنگاوێکی کە هەر شاد بن.